ئێستا هەبێتە سەورەکە. باش دەست خۆش بێ تەسەورەکەم بەڵێ دەست خۆش بێ. السلام عليكم. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. براين وشكاني بريسلاي وخاي پروردگار لهمولايك خاي پروردگار همولايك موفق كاس سربرز وسرفراز بن إن شاء الله. خوش حالم لم خولا بخدمة ديوي بريزة قمو اعتذارم هاي درس ترى بردونم تواني آماده بم لبري باری تەندروستیم کەمێک جۆر نەبوو. وەک دەزانم بەڕێزان بابەتەکەی من لەسەر بنەماکانی دروستکردنی خێزانی بەختەوەرە. طبعاً کۆمەڵێک بنەما هەن گرنگە ئەو کەسانی کە ئەیانوێ بچنە پرۆسەی هاوسەرگیریەوە زۆر ئاگایان لێ بێ بەخاتری ئەوەی کە ئێمە پرۆسە هاوسەرگیریەکانمان ئێستا نەک تەنها لە کوردستانە بگرە لەسەر ئاستی عێراق بگرە لەسەر ئاستی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بگرە کێشەی خێزان و کێشەی هەڵۆشانەوەی خێزان پشڕانی شیرازی خێزان بۆ بە دیاردەیەک بۆ بە کێشەیەکی کۆمەڵایەتی گەورە لە ڕووی یاسایی لە ڕووی ئەخلاقی لە ڕووی شەرعی لە زۆر ڕوویترەوە کێشەی بۆ کۆمەڵگاکان دروست کردووە. ئێمە چۆن بتوانین هەنگاوە سەرەتایەکانمان هەنگاوی سەرکەوتوو بن بۆ دروستکردنی پرۆسەی هاوسەرگیری چۆن بتوانین هاوسەرگیریەکی سەرکەوتوو دروستکەین بە شێوازێک کە پەشیمانی لەدوا نەبێ کە زمانی لێکتێگەیشتن کە زمانی حاڵی بوون لە یەکتر زاڵ بێ بەسەریان. طبعا من کۆمەڵی خاڵ باسەکەم لەو فاکتەرانی کە ئەکرێ هەنگاوی باش بن بۆ سەرکەوتنی پرۆسەی هاوسەرگیری. یەکێک لەو خاڵانی کە گرنگە بەڕێزان سەرەتا ئێمە ئاگامان لێ بێ وەکو هەنگاو بۆ پرۆسەی هاوسەرگیری ئەوەیە کە پرۆسەی هاوسەرگیری عەقدێکی شەراکەیە. زۆر کات ئێمە لەمە غەڵەت حاڵی ئەبی خەڵک وا ئەزانێ پرۆسەی هاوسەرگیری تەنها ئیمتیازاتە نەوانە. پرۆسەی هاوسەرگیری حەز نییە پرۆسەی هاوسەرگیری حاجێ واتە ئێمە کە ئەمانەیە پرۆسەی هاوسەرگیری بکەین لەوە حاڵی ببین کە ئێمە ئەمانەوێت گرێبەست بکەین هەموو طبیعەتی گرێبەستێک وایە کە گرێبەست ئەخذ و عەطای تایە واتە وەرگرتنی تایە هەروەها پێدانی تایە. کاتێک کە تۆ ئەتەوێت گرێبەستێکی هاوسەرگیری بکەی لەگەڵ کەسێک هاوسەرگیری ئەەکەی واتە ژیانێکی هاوبەش پێک دێنی ئەم ژیانە هاوبەشە بەڕێزان بەرپرسیارەتی دروست ئەکا ئینسان ئەبێ ئاگاداری ئەو بەرپرسیارەتیانەی لەسەر شان بێ و ئاگاداری جێبەجێکردنیان بێ. ناکرێت ئێمە زۆربەی ئەو گەنجانەمان کاچنە پرۆسەی هاوسەرگیریەوە بێ ئاگان لە ئەرک و ئیلتیزاماتەکانی خۆیان نازانن ئەم پرۆسەی هاوسەرگیریە چی داواکان لەوان. تەون پرۆسەی هاوسەرگیری ئیلتیزاماتی شەرعی و دینی تایە ئیلتیزاماتی ئەخلاقی تایە ئیلتیزاماتی کۆمەڵایەتی تایە ئیلتیزاماتی دارایی تایە ئیلتیزاماتی دەرونی تایە زۆرێک ئیلتیزاماتی تایە کە مەفروزە لایەنی گرێبەستەکە کاتێک یانەیە بچنە پرۆسەی هاوسەرگیریەوە ئامادەباشی تەواویان هەبێ بۆ جێبەجێکردنی ئەم ئیلتیزاماتانە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثەکەیە بەڕێزان زۆر واضحە کە ئەفەرمێ یا معشر الشباب من استطاع منكم الباءة فليتزوج ئەفەرمێ ئەی گرۆهی گەنجان هەر کەسێک لە ئێوە من استطاع منكم الباءة فليتزوج هەر کەسێک لە ئێوە توانای ئەنجامدانی پرۆسەی هاوسەرگیری هەبوو بابیکە. طبعا توانای ئەنجامدانی پرۆسەی هاوسەرگیری بەڕێزان تواناکە لە چیایە تواناکە لەوەیە کە وەکو عەرزم کردی تەنها ئەو توانە جستەیە نییە کە خەڵک وا تێبگا ئینسان غەریزەی هەبێ بۆ و غەریزەی بجۆڵێ بۆ ئەنجامدانی پرۆسەی هاوسەرگیری نا من استطاع منكم الباءة واتە ئینسانە ئەبێ لە ڕووی دەرونیەوە مؤهل بێ واتە تۆ دەرونیەن تەقەبولی ئەوە بکەی کە هاوسەرگیری لەگەڵ کەسێک ژیان بکەی بە دوو کەرتەوە لەگەڵی چکە هاوسەرگیری بەڕێزان سروشتی وایە تۆ هەتا ئەمڕۆ خاوەنی خۆتی بۆ نمونە تۆ کشێکی لە ماڵە خانمی ماڵی ئەرکت نییە ئیلتیزامت نییە دێتە سەر سفرەی حازری باشە تۆ خانمی ماڵ نیت خانمی یەکەم خاوەنی خانەیەکی سربەخۆنی لە پرۆسەی کۆمەڵایەتیەوە ئینەما تۆ پاشکۆی دایکتی واتە سەری گەورە لە ماڵا دایکتە کە تۆ بووی بە هاوسەر لەمە دوا سەری گەورە لە ماڵا تۆی لەمە دوا تۆ خانمی ماڵی لەمە دوا کەسی یەکەم لە ماڵا تۆی بەرپرسیارەیەکی گەورە کۆڵەکەیەکی ئەم ماڵە لەسەر شاری تۆ دروست ئەبێ. ئەم ئیستیعدادە نەفسیەتایە لە ڕووی دەرونیەوە مؤهلی ئەزانی بەوەی کە تۆ ئەگەر بچوویتە پرۆسەی هاوسەرگیریەوە بەشێکی زۆر ببورن بەشێکی زۆر لە خواستەکانت لە دەست ئەدەی ڕاستە زەواج
بەشێک لە خواستەکانە بۆ جێبەجێ ئەکا بەڵام لە مقابلە بەشێک لە خواستەکانە با بۆ چکە لەم و دواتۆ لە 150 ئازادیەکانی خۆت لە 150 خواستەکانی خۆت دابش ئەکەی لەگەڵ کەسێک کە پێی ئەوتی هاوسەرەکەت بەنسبەت پیاوەکەیشەوە هەروایە ئەو کوڕەگەنجەی کە تاوەکو ئێستا ئەرکی نییە ئیلتیزامی نییە تاوەکو ئێستا هەر کات بێتەوە خۆی ئازادە پاری پێبێ پێ نەبێ کەس محاسبەی ناکە ئیشەکە ئیش ناکە باشە بەرپرسیارەتی هەیە نییە کەس دێ ناپێچێتەوە لەمە دوا ئەو برا بەڕێزەکە چێتە پرۆسی هاوسەرگیریەوە ئەبێ بزانێ خەڵکێکەیە چاوی لە دەستی ئەمەوەیە خەڵکێکەیە چاوی لە عاتیفەی ئەمەوەیە خەڵکێکەیە چاوی لە ئێوەی لەژێر سێبەری ئەمە ئاسوودە بێ هیچ ئافرەتێک کە زەواجەکە برایەنی بەڕێز لە احتیاجیە لەبەر نەبوونی زەواج ناکە هەموو ئافرەتێک کە زەواجەکە بە شوێن سەروەری بە شوێن خودمختاری بە شوێن سربەخۆیی بە شوێن ئەوەیە وێڵە یان لەبەر ئەوە شوئەکە کە ببێ بە خانمی یەکەمی ماڵێک کە وەکو کیانێکی سربەخۆ ئێوەی کیانێکی سربەخۆ بەخۆی دروستکە غەریزەکانی ئەو تەنها ئەوە نیە ئێمە غەریزەی زەواج تەنها لە سێکسا ببینینەوەی کە لەو غەریزانی ئەو زۆر بە شوێنی وێڵە غەریزی خێزانە ئێوەی لە ڕووی دەرونیە هەسکا بە ئارامی خێزان یەکێک لەو غەریزانی ئەو بە شوێنی وێڵە و ئێوێ دەستیکەوێت لە پرۆسی هاوسەرگیری غەریزەی دایکایەتیە ئەوێ بێ بە دایک ئەوێ ئەم پرۆسەیە سۆزی دایکایەتی بۆ دابینکە یەکێک لەو حەزانی کە ئەم ئێوێ بۆی دروست بێ ئەوەیە ئەم لە ڕووی کۆمەڵایەتیەوە بێ بە خانەیەک بێ بە بەردێکی بناغە لەم کۆمەلگایە ئەمە ئیستیعدادە دەرونیەکانی ئێمە ئامادەین ئەم ژیانە بۆ کچی خەڵک ئامادەکەین ئایا ئامادەین ئەمەرک و بەرپرسیارەتیانە بگرینە ئەستۆ ئامادەین بۆ نمونە تەنازل لە 150 حەز و خواستەکانی خۆمان بکەین ئازادیەکانی خۆمان بکەین لەمە دوا ئەو ژیانی نابەرپرسیارەتیە وەلا بنین وەکو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثەکەیە کە بە سەحابەکانی فەرمی إن لنفسك عليك حقا فەرمی تۆ نفسی خۆت حەقی هەیە بەسەرتەوە ولربك عليك حقا وخوای پەروەردگار حەقی هەیە بەسەرتەوە باشان فەرمی ولأهلك عليك حقا تۆ هەتا خێزانت نییە ليس لأحد عليك حقا بمعنای خێزان دەڵێم کەس حەقی نییە بەسەرتەوە کەسێک کە خێزان بێ بەڵام کە ژنت هێنا إن لأهلك عليك حقا پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم خێزانت مافی هەیە بەسەرتەوە ئەمما فەبێ جێبەجێکی لەبەرەوە خوشکان و برایانی بەڕێز ئێمە پرۆسی هاوسەرگیری ئەرک و بەرپرسیارەتیە ئەمتیازی شیتیایە قبوڵە بەڵام ئەبێ ئاگامان لەوە بێ ئەم ئەرک و بەرپرسیارەتیە ئامادەین بڕۆ لە ناوی پرۆسەکەەوە جێبەجێ بکەین ئەمە خاڵی یەکەم خاڵی دوم بەڕێزان پرۆسی هاوسەرگیری عەقدی شەراکەیە کاڵین عەقدی شەراکە واتە ئێمە پێکەوە ئەبێ هەردووکمان هەوڵ بدەین ئەم یعنی کورد کاتی خۆی نمونەیەکی جوانی هەبووە گوتوێتی چەپڵە بە دەستێک لێ نادرێ ئەم قسەیە زۆر دەقیقە یعنی چەپڵە بە دەستێک لێ نادرێ یعنی ئێمە چەند بمانەوێ هاوسەرێکی سەرکەوتوو بین ئەگەر کەسی بەرامبەر هاوخەم نەبێ لەگەڵمانە هاوسەر نەبێ لەگەڵمانە بەتەنیا بە ئێمە پرۆسی هاوسەرگیری بەڕێوە ناچێ تۆ زۆر بەڕێز بە تۆ زۆر بەخەم بە تۆ زۆر بەرپرسیار بە تۆ زۆر دڵسۆز بە بەڵام ئەگەر کەسی بەرامبەروانە بوو ڕۆژێک 2 3 4 تەحمل ناکەی لە قۆناغێک لە قۆناغەکانە ئەم پەتی تەحملە بچڕێ لەبەرەوە خاڵێکی تر گرنگە ئێمە عەقدی زەواج عەقدی شەراکەیە واتە اختیاری شەریک زۆر گرنگە بەڕێزان لێرە اختیاری کێ ئەکەین ئەو کەسی ئەمانەوەی هەڵی ببژێرین چونکە بە تۆ بەتەنیا ئیشەکە ناڕوە ئەمە پرۆسەی کڕینی کراسێک نییە بەڕێزان تۆڵی من بەدڵی خۆمەی کڕم پرۆسەی هەڵبژاردننی سیارە و ئۆتۆمبیل نییە پرۆژەی هەڵبژاردننی خانوو نییە ئەمە پرۆسەی هەڵبژاردننی کەسێکە کە تۆ خۆت بە دەستی خۆت گیرۆدا ئەکەی لەگەڵی ئەگەر ئەم سەرکەوتنە ئەگەر ئەم هەڵبژاردنە هەڵبژاردنێکی باش بێ هەتا قیامەت تۆ لە سێبەری ئەم هەڵبژاردنە ئەحەسیتەوە ئەگەر خوا نەخواستکە بژاردنەکە خراپ بێت تا قیامەت باجی ئەدەی بەڕێزان پرۆسەی هاوسەرگیری وەکو پرۆسەی داخستنی قۆبچەکانی کراس وایە ئاوا بیهێنە پێشاوی خۆت قۆبچەی کراس کە قۆبچەی یەکەم هەڵە داخست هەتا کۆتا قۆبچە هەر بە هەڵە داخرێ بۆ چکە بڕیاری یەکەم جار هەنگاوی یەکەم هەڵە بووە لەبەرەوە پرۆسەی هاوسەرگیری شەروایە خوشکان و برایانی بەڕێز هەوڵ بدەن شەریکێکی گونجاو بدۆزنەوە بۆ خۆتان ئێمە کاڵین عەقدی زەواج ئەرک و بەرپرسیارەتیە ئەرکە بەرامبەر بە کەسێکی تر بەرپرسیارەتیە بەرامبەر بە کەسێکی تر ئەو کەسە پێی ئەوتە شەریکی حیات تۆ لەسەر چ بنەمایەک ئەم کەسە هەڵەبژێری لەسەر بنەمای جوانی لەسەر بنەمای دەوڵەمەندی لەسەر بنەمای بڕوانامە لەسەر بنەمای پۆست لەسەر بنەمای کەسایەتی کۆمەڵایەتی و هێڵ و نەخشەی کەسایەتی کەسەکە تۆ لەسەر کام بنەما بڕیارەدەی هاوسەرگیری ئەەکەی ئەگەر تەنها لەسەر بنەمای جوانی بێ
من دڵنیاتانەکەمەوە ئەو کەسی لەسەر ئەو بنەمایە بڕیارەدا بەیانی ئەم خێزانی خۆی ئەگەر فریشتە بێ کە لەو جوانتری بینی دڵی لەم هەڵەکۆڵێ، ئەگەر دەوڵەمەندی بێ لەو دەوڵەمەندتر ببینێ دڵی لەم هەڵەکۆڵێ. ئەگەر بۆ نمونە پرۆسەکە لەسەر بنەمای ئەوە بڕیاریدا بێ کە زیرەکی بێ لەم زیرەکتر ببینێ، پۆست و پلە بێ لەم پۆستێکی زیاتر بە نەزەری اعتیبار وەربگرێ، لە دەستی ئەدی ئەم ئینسانە تۆ بێ ڕێژەیەکی نەگۆڕ هەڵبژێری لەم کەسەیە کە قابلی گۆڕان نەبێ بەڕێزان. بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە مەسەلەی هەڵبژاردننی پرۆسەی هاوسەرگیری بۆ کچ و کوڕیش باسی دوو شتەکە زۆر گرنگن، دین و ئەخلاق. ڕاستە ئێمە ئەڵین پرۆسەی دین مەظەنەی وجودی ئەخلاق، یعنی ئێستا لەوانەیە ئێمە بپرسین باشە بۆ ئێمە دین و ئەخلاق لە یەکجا ئەکەینەوە، باشە مەگەر وانییە کە ئەسڵوانیە کە ئینسانی دیندار بە ئەخلاقیش بێ، مەگەر دین بنەمانیە بۆ ئەخلاقە جوانەکان، ئەم قسەیە مەفروزەوا بێ. بەڵام لە دەرەنجامی تێگەیشتنی هەڵەی خەڵک بۆ پرۆژەی دینداری وانییە. چۆن وانییە؟ بۆ نمونە هەی دیندارە، کاڵین دیندار واتە بینی خۆی و خوا باشە، ئەهلی مزگەوتە، نوێژەکە، ڕۆژوو ئەگرێ، کەسێکی بەتاعەت و عیبادەتە، بەڵام دڵی پیسە. ئەم دڵ پیسیە ئەم کابرایە لە ڕووە دینیەکەیەوە سوودی لەم چەمکە وەرنەگرتووە. باشە دڵ پیسیەکەی چار ناکات، دینەکەی کاریگەری نیە لەسەر دڵ پیسیەکەی. هەیە زۆر دیندارە بەڵام ڕەزیلە، لە ئەخلاقا لێ قەوماوە، ئەخلاقی سەخاوەتی نییە. ئەمە دینداریەکەی ئەموا تێگەیشتووە کە دین بریتێ لە پەیوەندی خۆی لەگەڵ خوا، زۆر لە خوا ئەترسێ، زۆر حساب بۆ خوا ئەکا، زۆر حساب بۆ قیامەتی خۆیەکە، بۆ عیبادەتەکانی ئەکا، بەڵام حساب بوو ئەوە ناکا کە ئەو کەسانی لە چوار دەوری ئەم پێویستە بژێوی ژیانیان بە شێوازێکی ئاسوودە دابینکا دابینی ناکە، بە بێدینیشی تێناگا، لە هەرەوەم تەیەک هەرەوەم لە دەست دێ. باشە ئێهمالە، یعنی ڕووی پێ نادا. بۆ نمونە بای ئەوەندە کات نادا بە کەسی بەرامبەر کە کەسی بەرامبەر هەز بە عاتیفەی ئەو بکە. ئەمە دیسانەوە خەلەلە لەم کەسەیە. هەیە دیندارێکی باشە بەڵام دەمی پیسە، گوێن فرۆشە، ئەمە کارێکی خراپە. هەیە دیندارێکی باشە بەڵام زۆر بڵێە، ئەمە کارێکی خراپە. لەبەرەوە بەڕێزان، یعنی ئێمە مەسەلەی پرۆژەی دینداری پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە فەرمی ئیذا ئەتاکم من تەرضەون دینەه وخلوقه، ئەگەر هەر کەسێک لە دین و ئەخلاقی ڕازی بوون زەواجی لەگەڵا بکەن. هەیە دینی باشە بەڵام بۆی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمی دین و ئەخلاق، هەیە دینی باشە ئەخلاقی خراپە. لەبەرەوە من تکا ئەکەم، یعنی بەڕێزان پرۆژەی هاوسەرگیری ئیشی ڕۆژ و دوو ڕۆژ و ساڵ و دوو ساڵ و دە ساڵیش نییە، پرۆژەی تەمەنە. یعنی ئێمە کە ئەڵین ئەم کەسە ئەبێ بە هاوژین، ئەبێ بە هاوسەر، واتە تۆ تا ئێستا سەرێکی هەبوو ئەبی بە دوو سەر، ژینێکی هەبوو ئەبی بە هاوژین، ئەم کەسە ئەخەیتە ناو ژیانی خۆتەوە، ئەخەیتە ناو وردەکاریەکانی ژیانی خۆتەوە. لەبەرەوە تکام وایە بزانە چی هەڵ ئەبژێری. بەڕێزان ئێمە خوشکمان هەبووە، برامان هەبووە، پرۆسەی هاوسەرگیری کردووە، چۆتە مەحکەمە، ئەو ڕۆژەی عەقدی کردووە لەسەر قادر مەکان کە لە مەحکەمە هێناوێتە دەرەوە، تەلاقی داوە. ئاخر چخۆن بەردارێتی 50 متر لە بینی ژووری حاکم و سەرقادر مەکانە هەیە، چۆن لە ژووری حاکم مارت کرد لەسەر قادر مەکان تەلاقتدا. هەیە بۆ نمونە تەلەفۆنەکە یەشتا لە قۆناغی خوازبێنیایە ئەڵێ وەڵا 3 جار 3 بە 3 تەلاقم ماوە. ئاخر خوا بگرێ ئێستا لە قۆناغی خوازبێنیە کە تۆ هێشتا نەگەشتوتە شەهرول عەسەلەکەی، باشە تۆ مەفروزە لەم قۆناغەیە زۆر تەواو گونجاوبی، تۆ ئێستا 3 بە 3 تەلاقت دابێ، ئەی بەیانی مناڵ ببێ و کێشەی نەبوونی بێتە پێشەوە و کێشەی قێزانی بێتە پێشەوە، خۆ کاتە تەلاقی دنیا بەشی تۆ ناکە. لەبەرەوە خۆشەویستان ئەمە کارەساتە، ئێوە سەرکەوتوو بن لە بژاردەکردنی ئەو کەسەی کە ئەتانەوێ. قەیچێکە ئێمە هیچ لە شەرعا هیچ مانع نییە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سەحابە کە هاتە بێویستی بێتی ژین کە پرۆسی هاوسەرگیری پێکەوە بنێ، مەسەلەن ژن دیاری بکە یا ویستی بێتی کەسی بەرامبەر هاوژینی خۆی دیاری بکە، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە سەحابەکەی گوتووە، بۆ نمونە پێی فەرمووە، فەرمیەتی ئەنە ضەرتە ئیلەیها، فەرمیەتی جوان سەیری کردووە. سەحابەکە فەرمیەتی نەعم یا ڕەسوول الله، فەرمیەتی بەڵێ، فەرمیەتی نە بڕۆ جوان سەیری کە. بۆ جارێکیان پیاوێکی ئەنساری ئێوێ ژنێکی مهاجرین بێنێ، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێی فەرمێ سەیری کردووە، ئەڵێ بەڵێ، ئەفەرمێ انظر اذهب وانظر إليها، ئەفەرمێ بڕۆ جوان سەیری کە فإن في أعين الأنصار شيئا، ئەفەرمێ ئەنساریەکان چاویان نەوعێکە، جوان بڕۆ سەیری چاوی کە، زانە چاوی ئەو چاوەیە کە تۆ ئەتەوێ. ئەمە خاڵێکی گرنگە بەڕێزان، یعنی سیرکردنی منزەری خارجی ئەم کەسە. بۆ نمونە باڵای
هەیە دوایی کێشەی بۆ دروستە بێڵێ ناشرینە با بە ناشرینی کوێرایی و بۆ کەچووی سەیرت کرد ئێستا بۆ بیانووی پێئەگری باشە ئەڵێ باڵای کورتە ئەو کاتە بۆ نەدوت باڵای کورتە ئێستا وەڵا بۆ نمونە دەموچاوی بەدڵنیە ڕەنگی پێستی بەدڵنیە بەڕێزان با ئێمە دەستی مناڵی خەڵک نەبڕین با ماڵی خەڵک کاول نەکەین بڕیاری تەلاق بڕیارێکی ئاسان نییە ڕاستە لەوانەیە بەلای تۆوە ئاسان بێ بەڵام مەسلەی تەلاق وەقعی تەلاق لەسەر مناڵ لەسەر کەسی بەرامبەر کە هاوسەرەکەتە زۆر قورسە زۆر ناڕەحەتە ئینسانەیە پێی تەختیمە بێ ئینسانەیە لەوانەیە قەستی سەری بێ لەوانەیە بیخاتە دووڕێیانی مان و نەمانەوە مۆزوعی تەلاق لەبەرەوە بەر لەوەی بگەیتە ئەم بڕیارە سەرپێیانە تەواو لێکدانەوە بۆ کەسی بەرامبەری خۆت بکە ئەو کەسی ئەبێ بە شەریکت زانە ئەم کەسە ئەو کەسەیە کە گونجاو بێ لە شەرع بەڕێزان بە دوواداچوون لێکۆڵینەوە مەجلیس بەستن لەگەڵ ئەم کەسە هیچ مانعی نییە بەڵام بە شەرتێ ئێمە بەس لەگەڵ ئەوەیان نین کە خەلوە دروست بێ ئەگینا تۆ ئەو کەسەی کاتەوێ زەواجی لەگەڵاقی لە شوێنێکی عامات دەجەرسە لەگەڵی دانیشە هەڵسەنگاندنی تەواوی بۆ بکە قسەی تەواوی لێوەرگرە ئەوەی کە بۆ خۆت هەتا یعنی ئەوەی کە پێویستە زەواج بەڕێزان وەکو کراس وایە یعنی کاڵێ وەکو کراس وایە لە ڕوویەکەوە لە چوە ئەو کراس وایە تۆ بەدڵی خۆ دەیدوری یعنی من و تۆ پرۆسەی زەواج هێڵە گشتەکانی شەرع دیاری کردووە بەڵام هێڵە تایبەت و وردەکاریەکانی هەر یەکەمان بەدڵی خۆمانی دوورین بۆ نمونە تۆ حەزەکەی 4 متر قوماشەیە حەزەکەی بەجلی کوردی بیدووری من حەزەکەم بە شاکەت و پانتۆڵ بیدورم ئەو حەزەکە بیکا بە دیزلاشە ئەم قوماشە ئەو حەزەکە بە مۆدێلی پاکستانی بیدورێ هەمومان هەر 4 متر قوماشمان هەیە زەواج وایە هەر یەکەمان ئەمانەوێ بەو شێوازە بیدورین کە لێمان جوانە کە بەبەر خۆمانەکە کە لەگەڵ ژیانی ئێمەیە ئەگونجێ مەرج نییە ئەوەی کە بۆ ژیانی من دەست ئەدا بۆ ژیانی تۆ دەست ئەدا بۆ نمونە گریمان من ئافرەتێکم هێناوە ئەم ئافرەتە تەبیبە پزیشکە ئەم ئافرەتە باشە ئەم خاتونەی کە پزیشکە مەفروزە کە زەواج لەگەڵ من ئەکا من کەسێکی عەشایرم من لەوە تێناگەم ئەو ئەڵێ خەفارەتم هەیە من لەوە تێناگەم دوازدەی شەوە چواتە دەرەوەڵێ عەمەلیاتم هەیە من لەوە تێناگەم بۆ نمونە سەعات 8 شەویەتەوە 9 شەویەتەوە مەفروزە ئەم خاتونە بە من بڵێ ئەگەر ڕازی بوو شوم پێ بکا بەگۆ کەسێکی عەشایر پێم بڵێ کاکە من زەواجەکەم بە تۆ من دەوانێت تەلەفۆنم ببێت 10 شەو بڕۆمە دەرەوە 11 شەو بڕۆمە دەرەوە تۆ ئەبێت طبیعەتی تەفەهومی طبیعەتی ئیشەکەی من بکەی ئایا پێ دەکرێت یا ئەم خاتونە پەرلەمانتارە تۆ هێناوتە یا ئەم خاتونە مدیر عامە لە شوێنێکە هێناوتە ئەمە شەوی 100 پیا و تەلەفۆنی بۆ ئەکا تۆ ئەگەر زۆر قاڵسی بە تەلەفۆنی پیا و دڵێ و پیسا تۆ تەحملی ئەم وەزع ناکەی بەیانی هەر تەلەفۆنێکی بۆ بێ ئەوە چێ بوو ئەی بۆ ئەو نەقسەیە کرد لەگەڵ یا ئەو دوو جار تەلەفۆنی بۆ کردو یعنی بەڕێزان ئەمە هەندێک دڵ و دەروون هەیە ئەمە تەحمل ناکە بەعکسی شەوە وایە ئافرەت هەیە مێردەکەی ئەم التیزاماتانەی هەیە ئافرەتەکە تەحملی ئەم التیزاماتانە ناکات تەقبولی ناکات کێشەی بۆ دروستە بێ دوو دڵ و ڕاڕا ئەبێ لەگەڵی زوو دڵی لێ پیسەکە ئەو ئافرەتە بۆ تەلەفۆنی کرد ئەی ئەو بۆچی نامەت بۆ ئەنێرێ ئەی ئەو بۆ ڕسمەکەی خۆی بۆ ناردووی تەفەهومی ئەم شتانە ناکات لەبەرەوە ئێمە اختیاری ئەو کەسەی کە هەڵی ئەبژێرین ئەم شەریکە گرنگە وردەکانی تەواو بە خەرج بین ئەمە عەقدی شەراکەیە چی پێویستەکە بۆ ژیانی خۆت سەرەتا پێی بڵێ بۆ نمونە من ئەمەوێ زەواجکەم من دایک و باوکێکی پیرم هەیە بە تەمەنن پێویستیان بە خزمەتەمانە نمونەن دەیهێنمەوە بەڕێزان باشە من کە زەواجەکەم ئەو خاتونی کە ئەمەوێ زەواجی لەگەڵکەم ئەبێ پێی بڵێم سەرەتا چونکە ئەو ملزەم نییە باوکو دایکی من بەخێوکە ئەبێ پێی بڵێم خاتونی بەڕێز من ئەمەوێ باوکو دایکم لەگەڵ خۆمانە بژین جەنابەت ئامادەی خزمەتی باوکو دایکی من بکەی بەڵکو بڵێ نا ئەگەر وتینە مەجبور نییە تەحملی ئەوە بکە لەوانەیە ئەو پێی نەکرێ لەوانەیە دەوامەکەی وابێ کە نەتوانێت خزمەتی باوکو دایکی تۆ بکە کەسێکی کە زەواجەکە باوکو دایکی نەماوە ئەو مەرجەی بۆ چییە یا ئەم خاتونە زەواجەکە تەڵەبەی جامیعەیە مەفروزە بەم بەرادەرە بڵێ من تەڵەبەی جامیعەم بەیانی 8 کە ڕۆشتم سەعات 4 دێمەوە نانی نیوەڕۆ بە من حازر نابێ ئێوارە ئەگەر شۆربایە ئەگەر نیسکێنێک ئەگەر شتێکی هاکەزاییمان پێ حازر بوو زۆر کات لەوانەیە وا پێویستکاتۆ لە دەرەوە شت بێنیتەوە ئەم برا بەڕێزە ئەبێ لەمە تێبگا ئەگەر ئەمەی پێ تەحمولە کرێ با زەواجی لەگەڵ کا ئەگەر پێی تەحمل ناکرێت بانەیکە ئەم خاتونە لەوانەیە نەخۆشی هەبێ لەوانەیە بۆ نمونە هەندێک کەسمانەیە زەواجەکان سەڕعی هەیە ئەبێ کەسی بەرامبەر ئاگادار بێ لەوەی ئەم کەسە سەڕعی هەیە بۆ ئەوەی بە ئاگایی مامەڵی لەگەڵا بکە ئەو کەسانی سەڕعیان هەیە پێویستیان بە عینایە پێویستیان بە ڕیعایی تایبەتە چاودێری تایبەتە ئەمانە نابێ بەتەنیا لە ماڵەوە بن زۆپا ئیش بکە ئەمانە نابێ لە قەراغی ئەو بەجێ بهێڵڕێن ئەمانە نابێ لە شوێنی بەرز بەجێ بهێڵڕێن چونکە کە حاڵەتی گەشتەکەی بۆ هات کە لەیدا ئاو بێ ئاگر بێ بەرزایی بێ ئەکەوێتە خوارەوە ژیانەکەوێتە مەترسیەوە ئەبێ کەسی بەرامبەر لەمە تێبگا
ئەبێ پێی بڵین کاکە ئەم کەسی تۆ زەواجی لەگەڵاکەی ئاوایە لەبەرەوە بەڕێزان ئەم زەواجەکانین عەقدی شەراکەیە ئەمە خاڵێکی تر لە خاڵەکانی سەرکەوتن ئێمە ئەو شەریکی هەڵی ئەبژێرین ئاگامان لەوە بێ شەریکێکی مناسب بێ بۆ ژیانی هاوسەرگیریمان خاڵێکی تر بەڕێزان ئەبێ ئاگامان لەوە بێ ئێمە لە پرۆسەی هاوسەرگیری کە ئاڵین عەقدی شەراکەیە لە ئەرک و مافەکانی یەکتر تێبگەین یعنی تۆ بۆ نمونە خاتوونێکی بەیانی زەواجەکەی من ئەگەر لە بەڕێزت بپرسم بڵێم ئەرکی تۆ وەکو خاتوونی ماڵ چییە من دڵنیام تۆ نایزانی ئەبێ چی بکەی لە ماڵە بەرپرسیارەتی تۆ چییە لە ماڵە باشە زۆر بەڕێز هەیە ئەمە نازانێت لەبەرەوە کە زەواجەکە ئەتەقێتەوە بەڕووی کۆمەڵی بەرپرسیارەتیە پێی تەحمل ناکرێت ناتوانێت بیکە بی جێبەجێ نابێت لەبەرەوە دواتر چوو بڕیارەدا کە کۆتایی بە پرۆسەکە بێنێ پرۆسەکە سەرکەوتوو نییە ئەمە خاڵێکی خراپە یا ئەو گەنجە بەڕێزانە ئەو برا بەڕێزانی کە زەواجەکەن کابرا کە زەواجەکە هەست بە ئەرکی بەرپرسیارەتی دابینکردنی بژێوی ژن ماڵ مناڵ ئەمانە ئایا تۆ ئەزانی ئەم ئەرکانی تۆ چییە یەکێک لە مافەکانی تۆ تەلاقە ئێمە لە شەرعە کە تۆ زەواجت کرد تەلاقت هەیە هەتا زەواج نەکەی تەلاقت نییە ئێستا تەلاقت هەیە ئەم تەلاقە مافە بۆ تۆ باشە چۆن بەکاری دێنی بۆچی بەکاری دێنی لە چ کاتێکا بەکاری دێنی سێ تەلاقەیە چۆن ئەم تەلاقانە بەکاردێنی ئایا نەوعی تەلاقەکان زانی کە بەکاری دێنی من دڵنیام هیچیان نازانی کە زەواجەکەی تووشی کێشە ئەبی بۆ چکە تۆ زانی لە سێ تەلاقی هەیە ئیتر ئەم تەلاقانە تام و بۆن و ڕەنگیان چی هیچ دەرباری نازانی کە قاش خواردانێن لەر سێ تەلاقەکە کەوت بێ ئەی بەدبەخت ئەم سێ تەلاقە خوای گەورە کە دایناوە بۆ سێ مەرحەلەی جیاواز دایناوە هەر تەلاقە و حکمێکی شەرعی خۆی هەیە ئەم تەلاقانە کاتیان ئەوێ ئەم تەلاقانە پێویستیان بە سەقافی بەکارهێنانە ئێمە بەبێ سەقافی بەکارهێنان تەلاقەکانمان بەکارهێناوە لەبەرەوە بین ئەو کارە ساتە ئەو خوڵقێکە دروستە بێ ئێستا بۆ نمونە 5,000 حاڵەتی تەلاقمان هەیە ئەو 5,000 4,000 پاشیمان لە تەلاقەکان کە داویانە بەڵام ئەوەندە بەدبەختانە ئەوەندە نەزانانە تەلاقەکانیان بەکارهێناوە تازە چا نابێتەوە تەلاقەکان چی لێ ئەکەی کەواتە تۆ حەقێکت هەیە کە پێی ئەوتی حەقی تەلاق بزانە چۆن بەکاری دێنی ئەو خوشکە بەڕێزە بۆ نمونە ئەو خوشکە بەڕێزەی کە زەواجی کردووە باشە تۆ کە زەواجەکەی کۆمەڵێ مافت هەیە لە پرۆسی هاوسەرگیریە ئەم مافانە چۆن سوود دێوەرەگری چۆن بەکاریان دێنی تۆ باری دەرونی خۆتە خوێنیتەوە ئەم باری دەرونی خۆت بزانە چۆن مامەڵە لەگەڵاکەی چۆن یعنی تۆ ئافرەتێکی زۆر هەستاری زۆر غەیوری تۆ تەحملی ئەوە ناکەی ژنێ بەسەر بێ ئاسانی بە هاوسەرەکەت بڵێ من بۆ مەرجە زەواجت لەگەڵاکەم ژنم بەسەر نەهێنی ئەم شەرتە حرام نییە بەڕێزان ئەمە ناچێتە خانی حەڵالکردنی حرام یا حرامکردنی حەڵال بۆ چونکە زەواج و فرێژنی مباحە واتە کارێکی ڕێگە پێدراوە ئێمە ئەتوانین سنووری مباحەکان بۆ یەک بەرتەسک بکەینەوە چۆن من ئەتوانم بە خێزانەکەم بڵێم کەماری ئەکە من ڕقم لە یاپراخە بە تەبیعەت بڵێم کاکە یاپراخ لە ماڵی منە ناخورێ لیشی نانی داوای گەڵامێویش ناکەی داوای سەڵقیش ناکەی کوولەکە و باینجان و ئەمانە ئەگەر بۆ ناو یاپراخە بێ هەر بەلایە ناچی ئەساسن باشە مافێکی خۆمە خۆڕاستە یاپراخ حەڵاڵە من حەڵاڵی خوا حرام ناکەم یا حرامی خوا حەڵالکەم وئینەما من فقط چیم کردووە من فقط سنووری حەڵاڵم بەرتەسک کردوێتەوە هیچی تر نا لەبەرەو ئاسانیە ئاسانی بۆ نمونە خێزانەکەم بە من بڵێ کاکە وەڵایی تۆ بۆ نمونە من حەزم لە جلی کوردی نییە تۆ لەبەریکەی ئەبێت ئەمە جلی ئەفەنی و لەبەرابێ زۆر شەرتێکی قەیچەکە خۆ هەموو جلەکان حەڵاڵن هەموو دیزاینەکان حەڵاڵن ئینسان بیکە ئەو خێزانەکەی تۆ وا حەزەکان مێردەکەی دایمە ئەفەنی دەرکەوێ با جەنابە ئەفەنی بی قەوباڵا پۆستی ئەفەنی لێیە ئەوای پێخۆشە ئەمە پێی ناوتی حرامکردنی حەڵال یا حەڵالکردنی حرام لەبەرەوە حەزی تۆ چییە تێڕوانینی تۆ چییە بۆ داهاتوی پرۆسی هاوسەرگیری بیڵێ شەرم لە گوتن مەکە مەرجەکانی خۆت چییە بۆ پرۆسەکە چونکە وەکو عەرزم کردی عەقدی شەراکەیە ئێستا قسەکانی خۆت بکە دواتر گوێت لێ ناگیرێ دواتر کابرا حساب بۆ قسەکانت ناکە لەبەرەوە ئەمە خاڵێکی تری گرنگە پێویستە ئاگامان لێبێ ئەمانە هەندێک لەو بنەمایانن بەڕێزان خوشکان و برایانی خۆشەویست کە ئێمە بۆ پرۆسەیەکی هاوسەرگیری سەرکەوتوو ئیشمان پێیەتی ئەگەر ئەمانەی پرۆسەکانمان سەرکەوتوو بن با تێڕوانیمان بۆ پرۆسەی هاوسەرگیری تێڕوانینێکی بەرپرسانە بێ بزانین ئەمە عەقدە ئەم عەقدە عەقدی شەراکەیە ئێمە لەگەڵ کەسێکا ژیانێکی هاوبەش پێک دێنین تەنازول لە کۆمەڵێ ئەرک و مافەکەی باشە لە مقابلە بەرامبەرەکەشمان هەروە لەگەڵ ئێمە ئەکا با بزانین ئێمە تا چەند سەرکەوتوین لەم خاڵەیە لە تێگەیشتنی ئەم پرۆسەیە ئەمە فاکتەری سەرکەوتنی پرۆسەی هاوسەرگیریە
لكاتێکا بەداخەوەکو عەرزم کردن زۆرێک لە گەنجەکانی ئێمە بەم ڕوحیەتە بەم نەفەسە تەعامل لەگەڵ پرۆسەکە ناکەن وئینەما تەنها وەکو پرۆسەیەکی حەز ئەچنێ ناو یعنی چۆن کابراچێ بە دوکانی دووەندرمەکە ئەڵێ بای 1000 دووەندرمەم بەرێ و حەزی لێیەتی و بۆ نمونە ئەوێت تامیکە زەواج بەم نەفەسە ئەکا یا بۆ نمونە ئەچێت تەبەتعەمێکەوە لە قۆزیەکەم بۆ بێنە زەواج حەز نییە حاجەیە و زەواج شتێکی کاتی نییە شتێکی دائیمیە زەواج بەرپرسیارەتیە زەواج پرۆژەیەکی زۆر زۆر گەورە و پیرۆزە بەڕێزان با ئاگامان لێ بێ لە قەدەر گەورەی و پیرۆزیەکەی خۆی مامەڵی لەگەڵا بکەین وصلى الله وسلم وبارك على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين